خوێنکارانی بەڕێز هیوادارم ئینشاڵڵا ئەم خۆلیزستانەیە بێکەوە بە سەرکەوتووی کۆتایی پێبێنین ئەوەتان لەلا ڕوون بێ کە ئەم ساڵ بابەتی عەرەبی لە پۆلی 12 بابەتێکی ئەساسیە و بابەتێکە 100 نمرەی لەسرە بە ئاینەکەوە واتە ئاگامان لە بڕیاری وەزارەت بێ کە ئەم ساڵ وانەی عەرەبی وەکو وانەکانی تر نمرەکەی حسابە ناتوانین حسابی نەکەین بۆیە هیوادارم ئینشاڵڵا لە زووترین کاتە هەوڵ بن وانەی عەرەبیش وەکو وانەکانی تر کۆششی تیا بکەن جهودی تیا بکەن و ئەگەر هەر خوێندکارێکی بەڕێزیش کێشەی لەوانی عەرەبیدا هەیە ئەوە ئێمە لە خۆلیزستانی ئەم ساڵدا خولێکی تایبەتمان کردوتەوە تا ئێستاش ناونووسین بەردەوامە هێشتا لە سەرەتای بابەتەکانەی دەتوانین لە زووترین کاتە بیتێرە و ناو بنووسی تاوەکو سوودمەندی وەکو هەموو خوێندکارانەی تر کە لە ساڵانی ڕابردووە الحەمدوللا نمرەی تەواویان تا هێناوە هیوادارم